لە شاری هەولێر دیداری داڕشتنی سیاسەتی گەڕانەوەی پاشەکەوت و لێبڕینی موچا بەڕێوە چوو. لە دیدارەکەدا ئەو کەسانە بەشدار بوون کە لە ساڵانی ڕابردوو موچەکانیان لێبڕاوە و پاشەکەوت کراوە. ئەوەی گفتگۆی لەسەر دەکرێت ئەوەیە بە کام شێوە و میکانیزم موچە فەوتاوەکان بگێڕنەوە. موچە خۆران باز لەوە دەکەن لە ڕابردوودا چەندین ڕێگەیان بۆ گەڕانەوەی موچەکانیان گرتوتە بەر و لە هەوڵەکانیشیان بەرداوام دەبن. حەفت ساڵە من پاشەکەوتم بڕایان خەڵک پاشەکەوتی برا تاکو ئێستا کە نەهاتینە سەرجادە لەبەوەی تاکو ئێستا کە کارێکی وامان نەکردیە شێوەیەک مەسەلەن دروست بێ حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبی مڕاعاتی و خەڵکە بکاتن کە داوای مافەکانی خۆی نەکردیە لەبەر کۆمەڵک ئەسباب فەرمو تۆش پارەکەی بدەوە. تۆ ئێستاکە بەرمیلی نەفت بە $80 بە $90 بە $100 دەفرۆشی بە $120 فرۆشتیە. هیچ هۆکارێک و هیچ بیانوەک نییە لە بۆ نەجێڕانەوەی پاشەکەوتی موچەکان. حسابە بانقیەکە کە لە یاسای چاکسازی خۆیاندا هەیە فەرمو تەفعیلیکە فەرمانبەرەکە بە حسابێکی قانونی لە بۆ بکرێتەوە بە دەیان شێوە دەکرێ مەقاسە بکرێتن. ئەو پارانێک کە لەمنی دەستێنی لە کارەبای لە زەڕیبەی لە ئاوی لە دەیان زەڕیبەی جۆراوجۆ فەرمو من مەسەلەن 50 میلیۆنم هەیە 70 میلیۆنم هەیە 20 میلیۆنم هەیە لای تو بۆ لەو پارێ ناجێڕێ خۆ ناکرێت و هەر لە من وەرگری و منیش نەتوانم داوای مافەکانی خۆم بکەم. gelek rêge vêgavê me berdest wergirtîn û yê nexşeyê me da ku em dest pê bikeyn ji seredana hemî layên siyasî seredana Parlamenî hikûmeta Iraqê hikûmeta Herêma Kurdistanê rêkxerawêt biyanî rêkxerawêt navxwe û gevaştinekê jî ya aştiyane çi xirbe bû bin çi em şebî xwe pêşandan bin ser hikûmeta Herêma Kurdistanê ku ew danpêdanê bikin ku ev dirist e ev paşkefteyê def me û qerel def me û rêga çareyeka bibînin ekser dest pê bikin nehêlin heta bangeşa helbijartina her layanek bixwe kar bînît û bo bangeşa helbijartinê bo armancê xwe siyasî evî paşkeftî kar bînît. پێشنیازەکانیش بۆ گەڕانەوەی پاشەکەوت و لێبڕینی موچە سیستەمی مەقاسە و دانانی هەژماری بانکی و لابردنی موچەخۆری بندیوارە جگە لەوەش سیستەمی بایۆمەتری جێبەجێ بکرێت. سیستەمی بایۆمەتری هەر خودی partiyên desthilatê encam daye boçî hetaneke ew sîstemê bayometrî taybet jî biyavê dabeşkirina mûçene çot barî cibcêkirine da ji ber ku teraziya siyasî ser astê Herêma Kurdistanê dê te guhartin mana van ehzabê siyasî taybet van her du partiyên desthilatê maye ve girêdayê ve van kesên bindîwar ve ev kesên bindîwar jî yani fakterî çêbûna ve qeyra darayînî kîl piş van kesên bindîwarin ئاماژەیە ئاشکرایە ینی لێرێ هەردوو پارتیان دەسەڵات. لە دوای هاتنی داعش لە سەرەتای ساڵی 2014 و دابەزینی نرخی نەوت حکوومەتی هەرێمی کوردستان بەدر لە یاسا و بە بڕیارێک پاشەکەوتی لەسەر موچە جێبەجێ کرد. کابینەی نوێژ لێبڕینی لە موچەدادا هێنا تاکو ئێستا 7 موچەی تەواو خرج نەکراوە و 26 موچەی تەواویش پاشەکەوتی تێدا کراوە و 23 موچەش بە شێوەی چارەک دابش کراوە.